دواکەوتنی پەرلەمانی کوردستان کاریگەری زۆری ئەبێ لەسەر ژیان و گوزەران و ئیدارەدانی دەوڵەتیش لەبەرەوەی لە پەرلەمانەوە هەموو یاسایەک لە پەرلەمانەوە دەرەچێ بە تایبەتی ئەگەر یاسایەکیش لە خزمەتی خەڵکا بێت. پەرلەمان یاسا دەرەکە، پەرلەمان ئاگای کار لەسەرەوە ناکە کە ئیدارەدانی خەڵک کۆمەڵانی خەڵک یاخود گوزەران و ژیانی خەڵک، بەڵام ئەکرێت پەرلەمان بە دۆداچوون بکات، بە دۆداچوون بکات بۆیان و ئەوانەی کە ئەو کەم و کوڕیانەی کە هەیە یاخود ئەو کەسانەی کە کەمتەر خەمەن یاخود لە ئاست ئەو خزمەت و پێگەی خەڵکانین بانگیان کەن لێ پێچینەوەیان لەگەڵا بکەن، ئەمە کاری پەرلەمانە. کە ئەگەر بێت و پەرلەمان نەبێ دیارە هیچ یاسایەک دەرناچێت و بە هەمان شێوە لە دواکەوتنی پەرلەمانە پرۆسەی دیموکراسی ئەکەوێتە ژێر پرسیارەوە، حکومڕانی ئەکەوێتە ژێر پرسیارەوە، یعنی ناکرێ بۆ ماوەیەکی دوور و درێژ حکومەتی کاربەڕێکەر بێ. لەبەرەوە ضرورە یعنی ناکرێت پەرلەمان دوا بخرێ. سەبارەت بە دواکەوتنی پەرلەمانیش ململانی سیاسی حیزبە گەورەکانە بە تایبەتی لەبەرەوەی کە ململانی سیاسی بینی خۆیانە واکە دوای بخار دەمەی یەکێک بیانوێ کە دۆزنەوە بۆ دواخستنی پەرلەمان. پەرلەمانی کوردستان پێویستە لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگای تیابێ، چونکە هەموو چین و توێژێک ضرورە نوێنەری هەبێ لە پەرلەمانە. ئیتر ئەگەر ڕۆژنامەنووسە، ئەگەر کەسێکی کاسبە، ئەگەر کەسێکی یاساییە، ئەگەر کەسێکی پەروەردەییە، ئەگەر کەسێکی تەندروستیە، ئەگەر کەسێکی کۆمەڵایەتیە، ئەگەر کەسێکی ئاینیە، پێویستە ینی پێویستە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا نوێنەریان هەبێ لە ناو پەرلەمانە تاوەکو بتوانن خزمەت بە هەموو چین و توێژێک بکەن، تاوەکو بتوانن لە بۆ بەرژەوەندی هەموو چین و توێژێک کار بکەن. بەڵام ضروریشە مەسەلەن ئەوەی کاتێتە پەرلەمان لە ئاست ئەو ئەرکەیە بێ، پێویستە بەرگری لە مافی خەڵک بکەن، بەڵام ناتوانی مەسەلەن نسبیە، ناتوانی بڵێ 100% نایکەن بەرگری، ناشتوانی بڵێ ئەیکەن. هەیە یعنی مەسەلەن بەپێی ویست و تاقە و ئینی ئەو کەسە خۆیەتی. مەسەلەن هەیە خەڵکێک هەیە تا سەرێسقان بۆ بەرژەوەندی خەڵک کارەکە، بەڵام هەنێک کەسیش هەیە باین نەکەین خۆمان ئەوە نەکەین، هەیە مەسەلەن بۆ بەرژەوەندی وینی خۆیەتێت. ئەو کۆتایی کە بۆ ژنان دانراوە لەم کاتەیە تا ڕادێک باشە لە وڵاتی ئێمەیە کە بەو شێوەیە جێگە و پێگەی ژن کرابێتەوە، بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێستا کۆمەڵی ژنمان هەیە بە دەنگی خۆی ئەڕوە، یعنی منافەسەی پیاوەکانەکە زۆر جار دەنگ لە زۆربەی زۆری پیاوەکان زیاتر هێنێ. یعنی ئەمە بەرەو ئەوەمانە بات کە ژن بتوانێت لە داهاتووە بەبێ کۆتا بچێتە خۆی بەربژێر بکە و بتوانێت دەنگی باشیش بێنێت و بژبێتە بڵین داکۆکی کارێکی سەرسەختی کۆمەلگا بەگشتی بە ژن و پیاوە. سەبارەت بۆ ژنانە کە چوونەتە پەرلەمانەوە بەڕاستی کۆمەڵێکی باشیان داکۆکی کارێکی سەرسەختی ژنانن، مەسەلەن لەسەر ئاستی فرەژنی و لەسەر کۆمەڵێ لە بابەتەکانی تایبەت بە ژنان ئیشی باشیان کردووە. ئەوە ئینکار ناکرێت کە ئەو ژنانە کە ئاچنە پەرلەمانەوە داکۆکی کاری ژنانە ئیشیان تیا کردووە، پرۆژە یاسایان تەقدیم کردووە، بەڵام جێبەجێ نەکراوە و ڕەنگ هەیە بە دوواداچوونیان بۆ نەکردبێت. ئەم وڵات هەیە ئیتر ئەوەنەی کە بەشی ژنیاوە ئەوەنە جێگە بە ژنەکاتەوە، لەوە زیاتر ناکاتەوە، دوای ئەوە هەر مەسەلەی ژنیە. لەم وڵاتی ئێمەیە پیاوی ژەڕینە، هەر هەموو شتێک بەدەستخۆی نییە. وڵاتی ئێمە وڵاتێکە ئەوەی کە گرنگی دراوە بە مەسائلی چەکداری و هێزی عەسکەری و ئەمانە کەمتر بە بوارەکانی تر دراوە. ئیتر لەبەرەوە مەسەلەن هەرەوە ناتوانن بکەن کە کردویانە. کاتێککە ئەو کەسانە کاندید دەکرێن بۆ پەرلەمان ئەچنە پەرلەمانەوە حیزبەکان کاندیدیانەکەن، کەمترین خەڵکی سەربەخۆ ئەچێتە پەرلەمان. خەڵکانێکیش کە لە ڕێگەی حیزبەوە بڕوە حتممە نەبێ ئیلتیزام بە یاسا و ڕێسای حیزبەکەیەوە بکات،
چەندێک حیزبەکەی چی پێ ئەڵێت ئەبێ ئەوە بکات، یعنی کەمترین ئەندام پەرلەمان هەیە بتوانێت لە یاسای حیزبەکەی دەرچێ. بەڵام ئەگەر بێت و کاندیدێکیش بربژێرێک سەر بەخۆ بێ ڕەنگ هەیە بتوانێت داکۆکیێکی زۆر بکە، بەس تا چەندێک بۆی ئەکرێت. سەرۆکایەتی پەرلەمان کە مەجای یاوە بەوە ئەگەر خەڵکەکان لە ئەگەر بڵین ئەندام پەرلەمانەکان، بەڵام ئەوەی کە من تێبینیم کردبێ بەو شێوەیە نەبووە زیاتر، بەڵام هەنیە کەس هەیە کە لە ئەو کاتێک کە بووی دانرێ لەو کاتە دەرەچێ مەجبورە ڕایگرێت. یەکێتی و پارتی هەردووکیان بەهۆی ململانی بینی خۆیانەوە مستەبیب بوون لە دواکەوتنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام بەڕاستی باشتر وایە بە تایبەتی یەکێتی و پارتی بەشدار بێ لەو هەڵبژاردنەیە، چونکە ناکرێتەوە زانی ئەوە دوو حیزبە دوو حیزبی گەورن لە کوردستانە و کاریگەریان هەیە لەسەر حکومڕانی، لەسەر دەسەڵات، لەسەر هەموو شتەکان کاریگەریان هەیە، باشتر وایە کە هەردووکیان بەشدار بن، بەڵام کە بایکۆتیشەکان بە تەکید کاریگەری زۆریە بێت، کاریگەریە بێت لەسەرەوەی لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە و زۆر باشە کە مەسەلەن چاودێری نێودەوڵەتی بێن، چاودێری هەڵبژاردنەکانی ئێمە بکەن، چونکە خۆمان نەزانین ئێمە کە هەڵبژاردنەکان کراوە بەردەوام ساختەکاری کراوە و بەردەوام ئەوانە کراوە، ئەوە ئینکاری ناکرێت. لەبەرەوە ئەگەر چاودێرێکی تونگ هەبێ و نێودەوڵەتی بێت ڕەنگ هەیە باشتر بێت. هیوادارم هەڵبژاردنێکی پوخت، هەڵبژاردنێکی پاک دوور لە ساختەکاری ئەنجام بدرێ لێرە بە بەشداری هەموو پارتە سیاسیەکان و بە تایبەتی تر یەکێتی و پارتی بەشداری بکەن و نوێنەری باش، نوێنەری لێهاتوو، نوێنەری بەتوانای ژنانیش بچێتە پەرلەمانەوە کە داکۆکی کارێکی سەرسەخت بێ لە مافەکانی ژنان، چ لە ڕووی کۆمەڵایەتی، چ لە ڕووی ئابووری، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی تەندروستی، داکۆکی کارێکی سەرسەختی ژنان بێ.